شتێکتان عرض بکەم زۆر کە تەعەن لە دینە درێ لەسەر ئەم ئیمانی تەقلیدیە هەندێک جاریش لەو تۆڕە کۆمەڵایەتیوانەشت بڵاوەکرێتەوە وەڵا ئێمە هەر بە تەقلید مسلمانی بەهۆی دایک و باوک ئەگەر ئیمانداری حەقیقی نین ئەم قسە زۆر غەڵەتە لە دوو سێ شوێنی تریشان مولاحەزە و تێبینیم داوە لەسەری ئێمە بەڕاستی کە ئیمانمان هێناوە سەرەتای ئیمانمان ڕاستە تەقلید بووە بەڵام ئێستا ئیمانی هیچ کەسێکمان مقلید نین مناڵەوە ئەچێت تا فامەکاتەوە ئیمانەکەی تەقلیدی بێ بەڵام دوای تەقلیدی نییە چۆن هەر چۆن لە دایک و باوکەوە بینیومە یا بیستومە وتیانە ڕۆڵە ئاگر سوتێنەرە منیش بە تەقلید وەرم گرتووە ئاگر سوتێنەر ئایا ئێستا کە ئەڵێم ئاگر سوتێنەر بە تەقلید ئێڵێم هەر لەبەر قسەی دایک و باوک نە یەقینم هەیە کە ئاگر سوتێنەرە کە ئێستا منیش ئەڵێمەوە بە مناڵەکانم بالضبط بەم شێوازەیە ئێمە سەرەتا پێمان وتەوە خوایەکە ئەبێ عەبدایەتی بکەین بەڵام کە چاومان کردوێتەوە زۆر بە باشی لە مەحاڵی بووین کە خوایەک هەیە جەلەجەلاوە ئەم کەون و کائیناتەی دروست کردو وەڵاهی کەسێ زەڕەیە عەقڵی بخاتە خەرج ملیۆنێ دەلیلی دەسەکەوێت لەسەر وجودی خۆ پێویستی بەوە نابێت هەر لەم بەهارە بڕۆ دەرەوە بڕوا کە بەس سێری یەک جۆر لە گوڵەکان کە یەک جۆر باڵای شکڵی ڕەنگیشە بەس گوڵە خوێن سێرک چەند نەوعیەیە چەند شکڵیەیە چەند جوان هەر یەکەی بە نەوعی ئەڕازێتەوە هەنێک گەڵاکەی وردە هەنێک گەڵاکەی زۆر گەورێ هەیانە وەکو داری لێ ئەنوا بەس لەمە ئەڕوانیت یا ئیلاهی تۆ خاوەنی چ قودرەتێکی لە یەک شتی بەسیتە ئەم هەموو شتە دروست بکە بەس دیقەت بدە ئینسان سەیرەکە هەموو ڕۆژێ خوا ئەبینە جەلە جەلالوه زۆر کات ئەوترێ باشە ئێمە خوا بۆ نابینین من ئەڵێم هیچ چرکەیەک نییە ئینسان خۆیتیان نەبین بەخوا هەر هەناسەیەک ئەدەی هەست بە بوونی خوا ئەکەی هەستەکەی تۆ نەخشەیەک پێشەوەی بێتە ژیان نەخشەی ژیان نەخشە ڕێگەی ژیانە بۆ دامەزراوە چۆن هەناسە بەی چۆن نان بخۆی چۆن يعني سبحان الله كأم شتانا أبيني إلا هز بدا صلاة رب العالمين كي هي ورا بس بزانا استا دراساتي تازة 250 جور بس تريد وزراوة تري أي باشا أي هوار دانيشان دوانيان سيانيان باشا أم دارا بينا بينا جروا هم بينا بينا جروا برو هر زيادة هر زيادة أم هم برهمة بمن أدا سبحان الله أم هم جمال وجوانية كخواي قوري لسر زەویا بە منی بەخشەکات و ئەیدا بە مرۆڤەکان باشە ئەی باشە ئەمە هەمووی دلیل نییە لەسەر وجودی خوا جەلە جەلالوه بۆیە دایک و باوکم ڕێگایەکیان پێ ئاشنا کردم بەڵام زەمانە یەقینی لە دڵما چەسپان کە خوا جەلە جەلالوه هەیە وەڵڵی ئینسان بەس سەیری یەکێک لە ئاژەڵەکان کە ئینسان ناچکە مەخۆوە ئینسانی زۆر کە ونەبین لە ئینسانیەتە وەرە سەیری یەکێک لە ئاژەڵەکان کە یەقینت هەیە کە دەستێکی معنەوی ئەم ئاژەڵەی دروست کرد ئەوە سەیری مراویەک بکە باش ئەم مراویە بۆ بینی پەنجەکانی گیرە بۆ پەنجەکانی وەکو مریشک نەو دیارە ئەو کەسێک کە خەڵقی کردووە زانیوێتی ئەمە لەناو ئاوا ئیشی بەم سەوڵە هەیە کە ئاوا لێ بدە دیارە پێش ئەوەی بێتە وجود شتێک سەرپەرشتی کردووە ئەو شتەیە کە ئێمە پێ ئەڵێن ئەڵڵاه جەلە جەلالوه باشە بۆ پەڕەکانی چەورن کە ئەنەما ئەم شتە ئەچێتە ناو با بڵێن ئەوە پێویستی بۆی ئەم پەڕانەی چەورن بۆی تەڕ نەبن یەکسەر بەما ئەزانن باشە دەمی کاتێک ئاوا لێەکە بۆچی وەکو مریشک نییە ئەم هەموو دانە وردە وردانە هەیە بۆی ئاوەکە یەکسەر دەرچێت هەر شتێکی گر لەناو دەریایە باڵێن لەناو ئاوە هەستەکەم پێش ئەوەی ئەمە بێتە وجود شتێک هەبووە یا با بڵێن خوایەک هەبووە بە زمانی ئێمەی موسڵمان کە سەرپەرشتی وجودی ئەمی کردو بەخوا ئینسانیش ئاوایە ئەوەیە خۆمان تێنافکرێت تۆ تەسەور کە بزانە شێوازی دەسم چۆنە شێوازی ئێرادەم چۆنە شێوازی چاوم چۆنە شێوازی بینیم هەستەکانم چۆنن وفي أنفسكم أفلا تبصرون أهل نفسي خوتانا سيرناك نابين خواتوني خلق كردون دابا خوا إنسان سيري أمانة بكا إيماني تقليدي وجودي نامن يقيني ودروس بك خوايك سرپرشتي كاركاني أمي كردوا خوايك أمي خصوة سرقا خوايك أمي خلق كردوا خوايك أمي دروس كردوا بوي أفرمي أو كسي إيماني تقليدي بي تنها أو بي خوي بدوا أدلة نقرا بي چاوي نكرد بيتوا تنها بجوي دايكو باوشي كرد بي يعني مروفيق نية لسر الزاوية دعاي نكرد بي خوا جوابي نياتو تصورك أنا هيج كسيق نية بويا زانانا فرمون هيج كزنية دعاي جيران بي إسا هر يشكل إما حياتي خوي بيركاتوا لمناليا أو دعام كري جيرابو فلان الرج أو كيشم هو دعام كري جيراب يعني هز بوجودي خوا جل جلاله له مشتكى له محالتك أكي
کێمان هەیە ئەم هەستەی ئێستا نەبێ نیمانە ئیلا مەگەر کەسێک هیچ حاڵی نەبوو بێ دایک و باوکمان شتێکی غەڵەتی بە ئێمە وتبێ ئیلا چارەسەرمان کردو کێمان هەیە لە حیاتی خۆیان ئەگەر دایک و باوکی شتێکی خراپی پێوتبێ لە زەینیا ماوەتەوە چارەسەری کردو نەیهێشت کێمان هەیە کە باوکمان نەبینین تووڕێ ئەزانین غەڵەت هەومان ئەزانین غەڵەت باشە بۆ تووڕێی دایک و باوک وەرناگرین بە تەقلید ئەزانین هەڵەیە چکە مرۆڤین خوا عەقڵی پێداین سەلیقەی پێداوین وی ئیمانی تەقلیدی لە سەرەتاوەیە دواتر ئیمانی تەقلیدی نامێنێت